هەندێک لە ئێرانیەکان لە نێو ئۆتۆمبیلەکانیان نوێژی تەراویحەکەن بەڵام معلوم نییە چۆن هەڵەسن دوای چۆن سوجدە ئەبەن و دانیشنە تەحیا دەخوێنن ئەمانە هەموو لە سیارەیە ناکرێت. لە تاران خەڵک لە ناو سیارەدا نوێژی تەراویح دەکەن لە شوێنێک سەکۆیەکەیە بە سکرین مەلایەک دانیشتووە قسەکە بۆ خەڵک ئەوانیش ڕۆشتون نزیکەی 500 ئۆتۆمبیلە بن هەر ئۆتۆمبیلێک 2 تا 3-4 کەسی تایە ئەو قسەیان بۆ دەکا ئەوانیش ئیتر لە بینی خۆیانە قسەکەن و هەندێک جار گوێ لەوەگرن دوایی دەست بە نوێژی تەراویحەکەن هەموو گەنج و جوان و جحێڵن دا نابەزن لە سیارەکە هەر لە ناو سیارەکە نیەتە هێنن هەڵ ناسنە سەر پێ و بە پێوە ئاوا هیچ واناکەن سوجدە و ڕکوع و ئەوانەش نابن ئەمە لەبەر ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تێکەڵی لە مزگەوتەکان خەڵک چووەتە ناو ئەم ئۆتۆمبیلانە بەڵام ئەتوانن لە تەنی سیارەکانەوە بۆ نمونە ئەگەر مەبەست بێت بە پێوە بۆسن ئیتر لەوێ نوێژەکەن لە ناو ئۆتۆمبیلەکان.